ئەو بابەتانی عادەتەن ساڵانی پێشوو دوکانارەکان کاتێک شتەکانیان ئەفرۆشت لە پلاستیک لە علاگەی پلاستیک و کەوچک و چەتەڵ ئەم بابەتی پلاستیکی زۆر بەکار ئەهێنرا ئەمەش زەرەر و زیانێکی زۆری ژینگەیی هەیە هەم بۆ شوێنەکە هەم بۆ ئەو خەڵکانی کە سەردانی ئێرە ئەکەن ئێمە باشمانزانی کە ئەم عادەتە بگۆڕین. چەند ڕۆژێک ماوە بۆ دەستپێکی فێستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە ڕێکخراوی نماخانی کە ڕێکخراوێکە لە بواری ژینگەی و پەروەردەی ژینگەیدا کار دەکات کۆمەڵێک پێداویستی ئامادە کردووە و دابەشی دەکات بەسەر ئەو فرۆشیارانەی کە لێرەدا کار دەکەن. من زانیاری زیاتر لە خاتونما وەردەگرم. خاتونما بیتە ئێرەوە خاتونما سەرۆکی ڕێکخراوەکەی و پێمان بڵێ ئەم پێداویستیانە چین و ئامانجتان لە دابەشکردنی پێداویستیانە چین؟ بەڵێ ئێمە هەڵمانە و توانیمان کە بە بڕی 20 ملیۆن دیناری عێراقی پێداویستی دابین بکەین بۆ کاتی فستیڤاڵی هەناری هەڵەبجە کە ئەویش ئەو بابەتانی کە عادەتەن ساڵانی پێشوو دوکانارەکان کاتێک شتەکانیان ئەفرۆشت لە پلاستیک لە علاگەی پلاستیک و کەوچک و چەتەڵ ئەم بابەتی پلاستیکی زۆر بەکار ئەهێنرا ئەمەش زەرەر و زیانێکی زۆری ژینگەیی هەیە هەم بۆ شوێنەکە هەم بۆ ئەو خەڵکانی کە سەردانی ئێرە ئەکەن ئێمە باشمانزانی کە ئەم عادەتە بگۆڕین لە جاتی ئەو مەوادانە مەوادی ژینگە دۆستانەتر بەکار بهێنرێت و پێویستیش مازانی خۆمان یەکەم کەس بین کە ئەو هەنگاوە بنین. باشە پێداویستەکان چی لە خۆیەگرێت؟ قاپە کەوچک و چەتاڵ و ئەو ئیتر هەنار ئەفرۆش شەربەتە میوەیە زەرفی کاغەزیە توانیمان ئەمانە هەمووی دابین بکەین. باشە ڕێکخراوەکەتان لەکوێ ئیشەکە چەند ساڵەدا مەزراوە چالاکیەکانتان بەگشتی؟ چالاکیەکانمان زیاتر لە بواری ژینگەی و پەروەردەی ژینگەییایە 3 ساڵەدا مەزراوە و لە سلێمانین خۆمان بەڵام لە شارەکانی تریش کار و چالاکیمان هەیە. چالاکیەکانتان چی بوون تا ئێستا و شتێکە زۆر دیار بێت؟ ئەم مانگی 4 بوو گەلەریەکمان ساز کرد کە هەموو ئەو بابەتانی عرض کرا لەوێ و هونەرمەندانی و بابەتانی دروستیان کرد هەمووی لە پاشەڕۆ دروست کرا بوو. سێ ڕۆژی فستیڤاڵ وتە لێرە ئەبین چالاکیەکانتان چییە بێت لێرە؟ ئێمە خۆمان و چەندین ڤۆڵنتیر کە هەر لە زانکۆی هەڵەبجە لەگەڵمانە بن سەرپەرشتی شوێنەکە ئەکەین و هەوڵێن بە باشترین شێوە پێشکەشی سەردانی کەرانی بکەین. هەوڵێن پاشماوی پلاستیکی نەبێنێ هیچ شێوەیەک بەکار بهێنرێت. دەستەکان خۆشوێنماخان زۆر سپاس دەکەم. ڕۆژی پێنجشەممە سی ئەم مانگە 11هەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە دەست پێ دەکات و ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت.